رزدار هرم ریبوارک و شرازه بازارین دارایی لگل میکا هرم تو بخیراتی. زور سپاس کاکاور. داشکانه کی گوره، زیانه کی گوره بروان کوتوی که زیری هی و زیوی هی. بگشتی بکن زکان. زیاتر دبینین دابازینه که ل کرد موده. الراستی او شریک دروز بوده سر بازاری کان زکان باشیویشی گشتی پیامویه که ل یک دو هفته ده توش بردوامه به او اکری اما جارش کن نرخکان ل نزیک $4100 و $4000 با اونسه ببینین. دقیقاً 4100 وات. من پیامویه که 4100 لانه هفته آینده اما شوار احتمالاتی که زوریه که 4100 برام لم جوره لبازارانه لم جوره لدابزینه خیرانه بون من که تنها دوینه نزیکی $150 اونسه کی زیر دابزی ولا بازار کنه. اگر احتمالاتی هی که $50 برزبت و $70 برزبت و برام دواتر آراستی زیر لحالتی است زیاتر رو دابزین و تست کردنی. اسی با آوی دوینه به یک شپول آور رویده. الراستی اوی که دوینه لبازار کن رویداوی آسایی نبود ولی برای که اما دابزین کن راست نرخ زیروزی زور دابزین لبازار کنه بالا مگر تماشای بازار کن بکن تنها دابزین کن لزیروزی نبود. بازار کریپتوکارنسی گورترین دابزینی تومار کرد که بیت کوین معاملی لخوار 60000 ایتریوم که دوای بیت کوین یه شکل باشترین کوین کن $1500 شی بینی که ل کۆتاییەکانی ساڵی ڕابردوو سعرەکەی نزیکی $5000 بوو لە بازاڕەکانە و ستۆک مارکێتی ئەمریکی گەورەترین شکانی بینی لە خۆی کە 1200 پوینت نازداک و 1000 پوینت داو جۆنس ئەمانە بەڕاستی ڕقەمی زۆر گەورن لە باشە جا باسی ڕقەمێکی دیکەی گەورەت کرد هەفتەی داهاتوو پێشبین دەکەی لەم دوو هەفتەدا 4100 ببینی بۆ هەر ئۆنسەکی زێر ئاستە کە دەتوانین بگاتە نزمتریش ببینین بکڕین دەرفەت بکڕینە من پێم وایە لە حاڵەتی ئێستا ئەم جۆرە دابەزینانە خۆڕاستکردنەوەیەکی تەندروستی بازاڕە یعنی بازاڕەکە بەبێ ئەم دابەزینانە سروشتێکی تەندروستی نابێ وەکو ئەوەی کە بینیمان گەیشتە 5600 ئەو دابەزینە گەورەی کرد ئەوە یعنی جۆرێک لە خۆڕاستکردنەوە کە لە بازاڕ کاتی ئەبێ و دەرفەتە بێ بۆ کڕین هەرچەنە تۆزێکانی پێشتریش لەگەڵ بەڕێستا باسم کردووە کە من پێم وایە قەناعەتی من وایە ڕووی بازارەوە پێم وایە کە زێر لە ئایندەیەکی نزیکە مام ناوەند با بڵێن دێتە خوارد $4000 بەڵام مانەوەکەی لە خوارد $4000 ماوەی چەند بۆ دابنین ئەمە من پێم وایە ئەم حەدەسە لە 6 مانگی داهاتووە ڕۆیەت نرخ دابەزێتە خوارد $4000 چونکە یەک کێشەیەکی هەیە ئەوەی کە دوێنێ لە بازاری زێر بینیمان کێشەیەک لە مۆمەکان لە شەمعەکانی زێڕە دروست بوو ئەویشەوەیە کە یەکەمین جارە کاندڵی ینی مۆمی ڕۆژانەی زێر لە ناوچەی 3327 کە داخراوە لە بازارەکانە بە کامل بەدی و جسمی خۆیەوە لەو منطقەیەدا بخرێ هەر جارێکە زێر هاتیبێتەوە مەناتخانە پێش ئەوەی کە ڕۆژەکە تەواو بێ نرخەکەی کڕیاری بۆ پەیدا بوو نرخەکەیان بردۆتە سەرەوە بەڵام پەیدانەبوونی کڕیار لە ڕۆژی هەینیە داخرانی ئەو کاندڵە بەو شێوەیە ئاماژەی $200 دابەزین مانایەتی لە نزیک مەودایە بۆ باشە ئەمە ڕووی تەکنیکیەوە بەڵام لە ڕووی دیکەوە سەیری بکەین هەوکار زۆرن کە گوشاری لەسەر بازار دروست کردو ئەوە قەرزەکانی ئەمریکا ئەوە مەیلی ترامپ بوو ڕێژەی سوودی بانکی بەرز بکرێتەوە ئەوە ئاڵوزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوامن بۆچی لەگەڵ ئەم هۆکارانە وا پێشبینی دەکەیت زیاتریش لەم 6 مانگی داهاتوو دەژێر 4000 ببینیم بۆ هەر خۆی هەندێک ئاماژە هەیە لە بازارەکانە وەکو شارەزای بازارەکان ئێمە ناتوانین فەرامۆشی بکەین بەڕاستی هیچێک لەو ئاماژانەی کە دوێنێ تا ڕادەیەکی زۆر بۆ من ڕوون بوو ئەوەیە کە تەماشای بۆردی بازاڕەداراییەکانت بکردایە هەموو شتێک سوور بوو هەموو شتێک لە دابەزین بوو زێر زی و نەوت ستۆک مارکەتی ئەمریکی یۆرۆ پاوەند هەر شتێک تەنها یەک شت لە بازارە بە سەوزی و لە بەرزی مابووەوەش ئیندێکسی دۆلاری ئەمریکی بوو کە نرخەکەی گەیشتە $100 ئەمە چیمان پێڵێ لە بازارەکانە کاتێک بۆردەکە بەم شێوەیە تەنها ئیندێکسی دۆلاری ئەمریکی بەرزبێتەوە مانای وایە کەەوە بەرهێنەر و بازرگان لە حاڵەتێکایە کە ترسی بەرامبەر بە سیستەمەکە لێ دروست بوو و ترسی بە بەرامبەر بە ئایندەی سیستەمی دارایی دروست بووە لەلای لەو حاڵەتەیە پەناباتە بەر کاش بە شێوەیەکی گشتی پەنابردنە بەر کاش ئیندێکسی دۆلاری بەرزکرد لەلایەکی تریشەوە بۆ مەسەلەی زێڕوزی و بە تایبەتی لەبەرەوەی کە ئێمەوە چەند مانگێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێروی هورمز داخرا و لە جەنگی لە منطقەکە جەنگی کە و نەوت وەکوەوەی کە
بازارەکان پێویستیانە ناچێتە دەرەوە بەردەوامیش ئەبین سعرەکەی لە 190 دلار ماوەتەوە وەکو جەنابیش ئاماژەت پێ کرد لە بداتی بەرنامەکە بێتە هۆیەوەی کە هەڵاوسان ئینفلاسیۆنێکی گەورە لە دنیا دروست بوو لە حاڵەتی ئێستاشا دروست بووە بمانەوێت نەمانەوێت سەرانسەری دنیا بە هەرێمی کوردستانیشەوە کاڵا و شتومە گران بووە چونکە ئێمە لە بیرمان نەچێت گەروی هورمز تەنها نەوتی پیا تێپەڕ نایە بەڵکو 16 کاڵای کەندا و عراقیش لە ڕێگەی ئەو گەروەوە ئاگاتە ئێمە کە ئێستا هاتوچۆکردن پێی زۆر ئاسان بووە ئەم جۆرە لە خوێندنەوانە ئەم جۆرە لە تێگەیشتنی و بەرهێنەر بۆ و کێشەکەش هیچ دیار نییە بە هیچ شێوەیە کە تاو ئەوەیە بۆیە پێشبینیەکەش زەحمەتە زوو گوڕانکاری دەکرێت بەڵێ بوو دوور ماودە نازانین چی دێتە پێشەوە ترامپ چی دەڵێ چی لە ناوچەکە دێتن چی لە ڕێژەی سوودی بانکی دەکرێتن بەڵام وەکو شارەزایەکی وەکو پسپۆڕێکی ئابووری سەری دۆخەکە بکەی ئەم نەودگرانیە بە دڵنیایی و هەڵاوسانی لە دروستە بێ ینی هیچ مەجارێکی بۆ ئەوە نەیە شەڕیش نەمێنێ گەروژەوە کاتێکی زۆری دەبێت 4 مانگی تریش بازار ئاسایی نابێتەوە لەبەرەوەی ئەم نرخانێکی ئێستا نەوتی باشە ینی نەوتیش بازاری نەوت جەناب دەزانی فیوچەر کۆنتراکتی هەیە ینی گرێبەستەکانی داهاتوویە خۆ گرێبەستی لەوانەیە سەمانگی 7 و 8 بەم سعرانە فرۆشت لە بازارەکان زیوەکە کاکارێ خۆ لە زیویش بە هەمان شێوە داوازنی گەورەمان بینی 200 دلارێک لە لی کەم بووە لە یەک ڕۆژدا دوێنێدا ئەمە هەمووی کە باسمان کرد بە هەمان شێوە بۆ زیویش دروست بە دڵنیاییەوە من پێم وایە تۆزێک دابەزینی زی و بەهێزترە بێت بەهێزتر دەبێت بەڵێ تا چەند لە نزیک مەودای پێم وایە کە لە حاڵەتی ئێستای ناوچەکانی 61 دلار بۆ 63 دلار ناوچەیەکی معقولە باشە و احتیمالیەوە هەیە لەوێ هەندێک ڕاوەستان ببینین و دووبارە نرخەکان سەردانی 71 دلار بکەنەوە بەڵام ئەگەر لە منە پرسی لەکوێوە بەرهێنان لە زیو بکەم 48 بۆ 51 دلار ئەو ناوچەیە کە جاریشتر من پێم وایە کە بۆ بەرهێنان لە زیوەکە ئەمە نرخی هەر ئۆنسێ باشە کیلوی شت لەو حاڵەتە دەبێتە چەند لە کاتێکدا جیوازێکی زۆرمان بینی لە هەرێمی کوردستان لە نێوان کیلو و ئۆنسی جیهانی ڕاستم بەڕای من ینی خەڵک بات ئەسەی بووتەوە نزیک بووتەوە لەبەرەوەی کە بە تایبەتی کەی نزیکە بێتەوە کاوە کاتێک کە بازارەکە دائەبەزێ خەڵکێکی زۆر ترسی لێنیشە ئەچێ زیوەکەی فرۆشێ عرض زۆرە بێت تەڵەب کەمە بێت و کڕیار کەمە بێت لە بازار نرخەکەی لەگەڵ زۆر جادێتە خوار بۆرسەکانیشەوە کە کاتی دابەزی نەبین بەڵام ئێستا گەرزی بەیان 10 دلار بەرز بێتەوە لە بازارەکانە خەڵکێکی زۆر وەڵا بەرز بۆ دیسان بەرەو 100 و بەرەو 90 و بەرەو 110 ئەچێ ئەچون تەڵەبێکی ئیزافی لە بازارەکان دیسان فەرقەکە دروستە بێت ئەمە سایکۆلۆژیای بازارە زیاتر جاکە هەرێم لەناو ئەمەدا کاتی خۆی خەڵکی زۆر زەرری کرد بە چاو قەپاتی چوونە ناو بازاردا و زیفکردین ئەم دابازینا دهیژی مادیتی خەڵک تەلەفۆنێ دیکە دەبێژە ئەم چ بکەین هەمی تش داکات چ بکەن ژوە دەپرسی دوی حالاتیدا لە ڕاستی ئەمە لە پێشتری خەڵکمان ئاگادار کردەوە کە ئەم جۆرە لە دابەزی لەم بەرزبوونەوانە لە بازاری زێڕوزیوە هەبوو شتێکی دەگمەن بۆ ڕوویدا و بە مێژووی زێڕوزیویش ینی زۆر حاڵەتی کەممان هەیە بە تایبەتی لە زێڕە لە زیوە ڕوویدا بەڵام لە زێر زۆر حاڵەتێکی دەگمەنەوەی کە ڕوویدا لە بازارەکانە پێویستە خوانی لێ بپارێزن بەڵام خەڵک دوای قەرەباڵەقی بازار کەوت دوای ئەوە کەوت کە شافلێکەری بەڵێ قەنەعەتی بۆ نەهات کە نرخ جاریشکە یەک خەلەت چوو هەمی دیفرە خەلەت بەڵام لە حاڵەتی ئێستایا بۆ نمونە من پێم وایە گەر یەکێک و بەرهێنان لە زیوە کە یاخود لە زێڕاکە زێر کڕین لە 4000 دلارەوە ئەتوانێت بە جۆرەی ئەو سەرمایەکە هەیەی هێواش هێواش کڕین دەست پێ بکە زیویش لە 6 دلارەوە ئەتوانێت هێواش هێواش کڕین دەست پێ بکە بە مەرجێک ئەو سەرمایەکە هەیەی بۆ نمونە دابەشی کا بەسەر قوتەکەی خۆی بەسەر 3-4 وەزبەیە دابشکە بۆ ئەوەی کە دوای ئەگەر هەردوو کانزاش بۆی کە لە چەند مەرحەلەیەکی جیاوازا بیکڕێ و دواتر معدلێکی معقول و ڕێکوپێکیشی بۆ دەرەچێت لە چاو ئاستی بازار بە ئاسانی گاتەوە خێر بەس کێشەکە لێرەوەی کە ئەو جۆرە مامەڵانە کات هەموو ئەو پارەیە کە هەیەی لە ڕاستیە لە یەک جێ بۆ بەرهێنانی لێەکە یان ئەیە هەموویە بەزی و لە یەک ڕقەما بۆ نمونە ئێستا بۆن پەلەشیەتی قازانج بەدڵنیایی و هەستەکە خۆی ئەمەش لە بازارە فۆمۆی پێڵن کە هەستەکەی ئیتر بەجێ ماوی هەستەکەی ئەو نرخانە نبینێتەوە هەستەکەی کە جارێکتر ئەو دەرفەتە بۆ تۆ دروست نابێت بەڵام بازارەکان بەدایمی دەرفەتیان تایە و پێم وایە بەرەو دەرفەتی گەورە شەچین لە مەسەڵێ من ڕاستە بیر و بۆچون وایە کە نرخی زێڕۆزی هێشتان دابەزن بەڵام پێم وایە کە گەورەترین دەرفەتێکە لەم دابەزین بۆ دوورمەودا ئەوە لەسەر ئەکرانێ نرخی بیتکوینێش دەبینین دە ئاستا 60,000 داکاتنەی مازن
تۆمارکردە دەکەتنێن دیکە بوو درابێن دیجیتالی ژیوها پێشبینیکەوە پێم وایە بەڵێ پێم وایە کە دراوە دیجیتالەکان هێشتان لە دابەزین بەردەوام ببن ئەگەر لە ڕووی کاری تەکنیکیەوە تەماشای بکەین کە بیتکۆین ئەگەر یەک مۆمی ڕۆژانە لە خوار 600,000ەوە دابخات تارگێت ینی ئامانجی دابەزینی دواتر 48,000 دلارە. ئیسیریۆمیش بە هەمان شێ بەڵام ئیسیریۆم تۆزێک جیاوازە لە منتیقی 1400 ڤۆلیۆم و کڕیارێکی زۆر باشی لێ هەرچەنە بن نەتیجە پێم وایە وەبەرهێنانی ئیسیریۆم لە $1000 دەست پێکە تاکو $1400 ئەوە ڕەنجی وەبەرهێنانی ئیسیریۆمە. بیتکۆینیش پێم وایە کە لە 50,000 و خواردترەوە جەیەکی زۆر گونجاوە بۆ بەرهێنان و پێم وایە کە گەشتبینیشم بە بازاری کریپتۆ کە دواتر سعرەکان بچنەوە سەر طبعاً ئەمە سایکڵی بازاڕن ئەوانەیە لێک 2 ساڵێکی کەمە بیتکۆین ببینین 150,000 ینی دەست پێکە ساڵە داهات بەڵێ ینی ئەم وەختی ئەوێت ینی دروستبوونەوەی سایکڵێکی تر پێم وایە کە بەرهێنان بکەی دەبێت سەبرشت سەبرت بۆ خەڵکیش با لەوە تێبگا کاکاوار بیتکۆینمان بینی ئەمە بە 122,000 و بە 124,000 و 125,000 لە حاڵەتی ئێستاە 150 نرخەکەی زیاتر لە دەستاوە. یعنی ئەم جۆرە دوای قەرەباڵەخی بازار کەوتنە لە لوت کە کڕینە بەڕاستی شتێکی غەڵەتە زیویش بە هەمان ینی پێویستە خەڵک وریا بێ لەوەی کە کات و ساتی هەڵبژاردننی و بەرهێنان زۆر گرنگە وەگەر خۆشی زانیارینە پرس بە کەسانی شارەزاری ئەم کاتە بکە کاتی تایبەتەوە بەرهێنانە ئەمە پارەیە ئەمە بۆ لە جیاتیەوەی کابرا لەوانەیە لە جیاتیەوەی ئەرزێکی بکرێ لە شوێنە دانێ ئەیا بەزی و ئەیا بەزیێن لە جیاتیەوەی کاش لە ماڵەوە دانێ ئەیا بە معدنێک بە هەڵبژاردننی کاتەکە زۆر گرنگە بۆەوەی کە تۆ بەرهێنانیشی دروست زۆر سپاس کاک ڕێبوار هەرێم زۆر سپاس شارەزای بازاڕێن دارایی ماندوو نەبێ زۆر سپاس کاکەوە.